ساڵتان لێ بم کاتان باش ئێوارەتان باش خۆشحاڵم کە دەرفەت هەبوو تاوکو لە ئێوارێکی دیکە لەگەڵ ئێوە عزیز و خۆشەویست بووم ئێوارێکی پڕهونەری بابەتێکی تایبەت و کۆمەڵە بابەتێک لەگەڵ هونەرمەندێک کە هەر کاتێک مرۆڤ دادەنیشی و کۆ دەبێتەوە باس و بابەتەکەی ئەگەر هونەر بێ و بەرامبەر هونەرمەندێک بێ بە دڵنیاییەوە ئەو باسانە دروست دەبن کە هەڵقوڵاوی ژیانی ڕاستەقینەی خەڵکی دەبن هەم گزارش دەبن لە هەستەکان و لە پڕکردنەوەیە. پرۆگرامی ئەم ئێوارەیەمان تایبەت دەبێت لەسەر ڕنگ و وێنەکێشی و دیتگە و بینینی داهاتوو لە پێنووس و لە فڵچە و لە ڕەنگەکانی هونەرمەندەکانەوە و تایبەتتر چۆن تاکی کۆمەڵگەی ئێمە ماوەڵە دەکات لەگەڵ هونەرە و هەم هونەرمەندەکان چۆن دەیان بینن. پێم خۆشە بێ ئەمڕۆ لەگەڵمان بمێنەوە لە بەرەوەی زۆر باس دەکەین تایبەتترینیان لەوەیە کە تاکی کۆمەڵگەی ئێمە لەو ناوچەی ئێمە تا چەندێک لە دوای براند و بابەتە ڕاستەقینەکانن ئەوانەی کە بە تایبەت لە وڵاتان دەروڵاتەوە بماندن بەڵام هاوکات تا چەندێک ئێمە هەستمان بەوە کردووە کە بەرهەمی هونەرمەندەکانی خۆشمان هەر خۆیان بخۆیان براندێکی دیکەن. ئەم جیاوازیە بۆچی دروست بوو بۆچی لە ماڵەکانی ئێمە کۆپی براندە بیانیەکان بە شوێکی زۆر و گرانبەها دەبینین بەڵام بۆچی کوالیتی و براندی ڕاستەقینەی کوردی خۆمان بە نرخێکی هەرزانیش بەکاری ناهێنی. هەموو ئەوانە لەگەڵ زۆر بەڕێز و مامۆستا و هونەرمەندی شێوەکار سەرخێڵ جەمال محەممەد باز دەکەین زۆر بەخێر بێ سوپاس دەکەم کە ئامادە بوون لە ستودیۆکەمان. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریەکەتان سپاس بۆ کەناڵەکەتان و خۆشحاڵم کە ئەم ئێوارە لە خزمەتی بەڕێستانە. سپاس بۆ جەنابیشتان خۆشحاڵم کە ئێوە ئامادەن لێرە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە هونەری شێوەکاری بە شوێکی گشتگیر و هەم بتوانین لەگەڵ بەڕێستاندا بەرامبەرەکە ببینین. ئێوە خۆتان هونەرمەندی شێوەکارن و ساڵانێکی زۆر خزمەتتان هەیە هەم لە وانە بێژی و هەم لە بەڕێوەبردننی گەلەری تایبەتی خۆتانەوە لە دیتگەی ئێوە تاکی کوردی چۆن دەبین و پێتان وایە هونەری شێوەکاری لە کۆمەڵگەی ئێمە چییە تا چەندێک توانیانە لی تێبگەن و بیناسن. سپاس بۆ خۆی هونەر ئاوێکی معنەویە بۆ ڕۆحی ئینسان بە هەموو بوارەکانیەوە بە شێوەکار بە میوزیک هەموو ئەو بوارانی هونەر شانۆ بۆ خۆی هەموو کات ڕێگایەکە بۆ بەتاڵبوونەوە لەو بابەتە ناخۆشانی لە دەرەوەی خۆت بەرێ ئەکەوێت. لەو ڕێگایەوە ئینسان هەوڵەیات خۆی وا لێ بکات ڕیلاکس بێت لە بەرامبەر ئەو شتانی کە بەری کەوتەوە. بەڵێ لە شێوەکارێکەیە قسە بکەین بابەتێکی زۆر جوانتان هەڵبژاردو کە ئایا کۆمەڵگەی ئێمە بۆچی تا ئەم دەقەیە ناتوانن لە 100% بە معنە باشەکە تەزەوقی هونەر بکەن. ئێمە پێویستمان بەوەیە هونەر لە قۆناغی سەرەتایی و ئەمە ئەگەر نەبێ بە قسێکی تەقلیدی لە هەموو بابەتەکە ئێمەوە ئاڵین بەڵام ئەوەی کە زۆر زەرورە هونەر پەیوەستە بە ژیانەوە چونکە هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە هونەر کە بە دەنگەوە بە ڕەنگەوە لەگەڵ مرۆڤایەتیە هاتووە. ئەگەر ئێمە ببینین هەتا ئەم دەقێش بە چییە ئەزانین کە شوێنێک مێژوویەکی کۆنی هەیە بەوەی کە وێنەیەکی کۆنی تا دروستکراوە لەسەر دیوارەکەی یان گۆزەیەکی تا بەجێ هێڵراوە و لەسەری نەخشەیە و بەمایە ئەزانین کە ئەم شوێنە مێژوویەکی کۆنی هەیە. لەبەرەوە ئینسان لە سەرەتای دروست بوونەوە ئەو هەوڵی داوە لە ڕێی هونەرەوە جوانی ببەخشێ بە شتەکان جوانی ببەخشێ بە ژیان. ئێمەش ضرورە مناڵەکانمان لە سەرەتای هەر لە
کاتێک کە ئەچێتە ڕەوزەوە پێش ڕەوزە لای دایک و باوکەکە لەو کاتەوە ئیتر فێری ئەوی بکەین کە هونەر چییە بە هەموو بوارەکانی هونەرەوە تی بگەێنین کە تۆ ئەتوانی لە ڕێی هونەرەوە ژیانی خۆت جوان بکەیت. ئەمەش بەڕاستی هەنگاوی گەورەی من بەداخەوە ئەمە هەموومان ئەزانین تا ئەم دەقێژ دەرسی هونەر لە قۆناغەکانی خوێندنە ئەو هینەی ئەو احتیمامە باشی پێناچێت. لە چییە هۆکارەکە چییە؟ ینی هەر ئێوە لە ڕۆ ئەکادیمی هونەریەکەەوە ئەگەر وەڵام بنەوە قۆناغێک هەیە بۆ ئەو منداڵە بچووکانە تاوەکو چۆن قوتابیەک لە پەیمانگای هونەرە جوانەکان قۆناغی یەکەم کۆمەڵەوانەیەک دەخوێنێت بۆ قوتابیەکانمان لە بنەڕەتیە شتێک هەیە تایبەت لێ پێیان بوترێت و کە لەلای ئێمە گرنگی پێنادرێت؟ بە دڵنیایی ئەمە بەشێکی ئەم گلەیی کە ئەیکەم بەشێکی بۆ مامۆساکانی هونەریش ئەگەڕێتەوە. بەڕاستی مامۆسای هونەر کاتێکی لە قۆناغی سەرەتاییە دەرسی هونەری پێ ئەبەخشرێ ضرورە هەر ئەوە نەبێ مناڵەکەدا بنەی وەرەقەیەک بخیتە بەردەمی و کۆمەڵی ڕنگ و بڵێ وەرە ڕسمکە هەر ئەوە بەڵێ هەر ئەوە نییە ئەبێت تۆ لەگەڵ یا هونەرە ڕاستیەکە باس بکەیت ئەوەی تێ بگەێنی کە بۆ نمونە بە مناڵەکە بڵێ تۆ چۆنە دەتوانی لە ڕێی هونەرەوە چێژ وەرگری لە ژیان چۆن نەتوانی ژوورەکەی خۆت لە ماڵەوە لە ڕێگەی هونەرەوە جوان بکەیت ڕەنگەکانی پێ ینی ئێستا ئێمە هەر کە سەیری مناڵەکەت بکە لە 2 مانگیەوە لە 3 مانگیەوە باسی تەمەنیشکە ناکەم لە 3 مانگیەوە ئەو شتێک کە زۆر سەرنجی ڕائکێشێ ڕەنگە یان دەنگە تێگی کەواتە تۆ مناڵ لەو مەرحەلەیە زۆر خامەیەکی جوانە بۆ ئەوی بتانی هونەرێکی ڕاستەقینەی هونەرێکە بتوانێت چێژی لێ ببێنێت بۆ ژیانی خۆی فێری کە چێژە ڕاستەقینەکانی ژیان دەستپێک دەنگە ڕەنگە ئەو جوڵێ ئەوانەی کە بەردەستێکە کاتە هونەری وێنە کێشی یەکێکە لەوەی هەر بەڕێزیشتانک و باستان کرد مێژوو کە زۆر لە دێرینەوە لە ڕێگەی هونەری وێنە کێشی و بەشی زۆریمان بۆ گەڕدراوەتەوە پشتیان بۆ بەستووە کە هەم لە ڕێگەی نووسینیش کە یەکەم جار هەر لە ڕێگەی نووسینیش بۆ خۆی وێنە بووە خۆی بۆ خۆی هونەر بووە. من لەسەر و هەموو ئەمانەوە زۆر حەز دەکەم ئەوە لە ئێوە بپرسم هەم لە پێشێکەکەش باسم کرد کە خەڵکی ئێمە بەتایبەت ئەم ماوەی ئێستا باز دەکەم کە سواز بخوا لە ماوەیەکی دەتوانین بڵێن تۆزێک لە گەشانەوەین لە 4 ساڵەکانی پێشووتردا خەڵک زۆر حەز بە شتی تایبەت بەخۆی ئەکات دیزایانی ماڵەکەی کۆمەڵک دیزایانی تایبەت هاتووە کە بەشێکیشی ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەندازیارە بەڕێزەکان کە ئەوانش بە هەماشە و پێویست دەکات شێوە کارێک بن بۆی ئەندازەکەی بە شوێکی جوانیان هەیە لەناو خێتنەکانەوانەی تایبەتە بە هونەر لە کۆی ئەمانە کە خەڵکی بە دوایی براندا دەگەڕێت بە دوای ئەوە ئەگەر شتێکی واتە زۆر تایبەت بێت ئەسڵ بێت هونەرمەندێکی گەورە دروستی کرد بێت دەبینین زۆر لەو شتانی هەمانەتەنان کۆپیەکانژی ئەوروپان. ئایا من حەزەکەم ڕاشکاوانەوە لە بەڕێستانە پرسم بۆی هەم وەڵامەکەی هەرچۆنێک بە لێوەی وەرگین هونەرمەندەکانی ئێمە لەو ئاستەنین شتێکی وا دروستکەن لە ناو بازارەکانی ئێمە خەڵکی حەزی لێ بێ یاخود خەڵکی ئێمە هێشتا خۆی نیتوانیەوە لەوە تێبگا کاتێک ئێوێ ماڵەکەی دیوارێکی بەتاڵە دیزاینێک هەڵبژێرێت شوێنی دیاریکراو نازانە بێت لە لای هونەرمەندێکی کورت بەرهەمێک هەڵبژێرێت یان ئەم هۆکارە ئێوە وەکو هونەرمەندەکان بۆ چێگەڕێنەوە خەڵکمان هەیە دەچیتە ماڵەکەی ئامادەیە وێنێکی بۆ نالیزای بواسیوە لە دیوارەکەی پەیکەرێک کۆپیەکی چوزانم ڕەنگەیەکێک لە فریشتەکانی بەحساب یۆنان و ئەوانەی داناوە بەڵام کە تو هەر ئامادەی پەیکەرێک دانیت بۆ خەڵکی ئەمە فێرنە بۆ پەیکەرێکی حەبسەخانی نەقیب دانێت لە ماڵەوە بۆ فێرنە بۆ تابلۆیەک کە نەخشێنراوە هی کەسایەتێکی گەورەی ئێمە بە فڵچەیەکی کوردی ئەم هۆکارە جەنابتان بۆچی ئەگەڕنەوە؟ لە قسەیکی خۆتەوە دەست پێ ئەەکەمەوە کە ئەوەی ئایا ئەمە هونەرمەندی وامان نییە کە خەڵک کارەکانی من پێ دەڵێم لەم هەرێمەی ئێمە هونەرمەندی وامان هەیە
شێوەکاری وامان هەیە کە لەوانەیە لە زۆر وڵاتی ئەوروپیشە سوتفەی نەکەی هەنی ئێسا بە نمونە کۆمەڵە وڵاتی ئەسکەردە نافیەکان نەرویجە سوید ئەوانە لە ڕووی هونەری شێوەکاریەوە ئەگەر بڵێم ئێرە باشترە مبالەغە نییە. ئێمە ئەوەی کە باسم کرد کاتێ باسی مناڵیم کرد چۆن مناڵەکە پەروەردەکەین ئەمە هەموو شتێکەکەوێتەوە سەر سیستم و حکومڕانی وڵاتەکە و ئەو سیستمی کە دانرێ تۆ کە حکومەت سیستمێکی دانا بۆ خوێندنگەکان بە مامۆسای مەسەن بە بەڕێوەبەری قوتابخانێکی ود نابێت دەرسی هونەر لابەری بۆ وانەی بیرکاریە یان وانەیەکی ئەبێ مافی خۆی پێ بدرێت دەرەجە بە کاتێک دەرەجە ئەی بە مناڵی لەسەر و ئاستی خۆی بیتێ. من یەک نمونەت بۆ باسەکەم چوومە کاتێکە لە پەیمانگا لە کۆتا ساڵی خوێندنمانە چوومە هینێک چوومە قوتابخانەیەکی ئەم شارە تەطبیقاتم کرد ئەزمونە مەڵین ئەزمموی 40 ڕۆژ مامۆسایەتی ئەەکەی لەوێ لە پۆلی قۆناغی 5 و 6 سەرەتایی دەرسی هونەرەکان لابرد بوو. منیش داوام لە بەڕێوەبەری قوتابخانەکە کردوتم مامۆستا من لەم فترە زەمەنی کە لێرم داوت لێ یەکەم دەرسی هونەرم بۆ دابنیتەوە تێگی ئیتر مناقەشەیەک مامۆستاجان لەبەرەوەی منهەجەکەیان و تاو نابێ وتم من داوت لێ یەکەم ئەم فترە زەمەنی ئەم 4 ڕۆژە دەرسی هونەر بتوانم بڵێمەوە. ژووری مامۆسایان کە کۆ ئەبوونەوە قوتابخانەکە ژووری مامۆسایانی گەورە بوو مامۆسای خانمەکان و پیاوەکانیش پێکەوە دانیشتن دایمەن پۆلی 5 ئەلف کە لای خۆمانڵێ قوتابی کتاب بوو هەرکە مامۆساکان دەرسی ئەو پۆلیانە بوو ئەچوونە ژوورە و مەسەن لە کاتی ڕێستەکە کە هاتنە ناوژووری مامۆساکانەوە داد و بێدادیان بوو ناوی ئەو تەلەبەیان ئەوت تەلە بەهارەکان ئەنی زۆر هین بوو ئەمە مەسەن زۆر کات خێزان و قوتابخانەکە ژۆ ئاکاکە مناڵەکەم ئەو شتێکی خۆی حەزیلێتی تری دەرونی هەیە منداڵ زۆڵی هەیە چوومە ئەو پۆلەوە مامۆساکەس بە سوپاسەوە ڕێگەی پیام کە ئەو چ ڕۆژە بتوانن دەستی هونەریان پێ بڵن چوومە ئەو پۆلەوە طبعاً خوێنکاریشان دەستی هەڵبڕی وتی مامۆستا من ڕسمم زۆرە بیهێنم وتم زۆر باشە دوو بەیانی دەرسی هونەرتانەیە بیهێنە بە بێبینمانە و وتی باش ئیتر ئەوە نیە تۆ دەرسەڵیتەوە و باسی بابەتی هونەرم بۆ ئەکردن و چۆن بتوانین تەزەوقی هونەرکەین و چۆن ماڵەکانمان و ژوورەکانمان و ئەوە چۆن ڕێخێن و ئەو خوێنکاری کە پرسیارێکی کرد بوو زۆر بێدەنگ بوو وەرقێکیشی گرتووە بە دەستیەوە قسەکانی منی ئەنووسیویان شتێکە ئەم کرد لەسەر وایت بۆردەکە ئەم دروستی ئەکردەوە وتم یەک دوو خوێنکارات دەنگیان لێەوە ئاهاتوانە وتم بێدەنگ بن هاوەکو فڵان کەس چەند جوانوانم هەر ئەوە نی ئەوە مۆداوانەوەکو نکتەوە هەموو خوێنکارێک مامۆستا ئەوە زۆر والحاصل کە ناوەکەم لێ پرسیوانە ئەو خوێنکارە بوو کە مامۆستاکان دادیان بڕوات هەبێ ڕۆژی بڵین 2 ڕۆژ دوای ئەوە کە هینەکەی هێنا ڕسمەکانی هێنا ئەمە نەڕەسم بوو ئەمە مەسەڵەن مبالەغە نیە ئەم خوێنکارە لە ئاستی خوێنکارێکی پەیمانگایە کە مەرحەلە یەکەیان دووە لەو ئاستا ئیشی کرد بە تەختیت و بە قەڵەم و بەوە ئیتر منیش قسەم لەگەڵا کرد وتی زۆرم حەز دێ مامۆستا وتم ئێ باشە بۆچی وتی ئەخدا ئێمە مامۆستا لە پۆلی لە چوارەوە مامۆستای هونەر دەرسمان پێ ناڵێ لەگەڵ ڕێزمان مەسەن باوکیشی لەو کەسانە بوو کە لە مەعرەز ئیشی ئەکردو گوێی پێ نێیاوە وتم ئەمانە چۆن کرد وتی وەڵام مامۆستا جارجار ئەوە زۆر
کوڕێکی خۆش هینش بوو تی مامۆستا لە جاتی سعید بوو خۆم دانیشتم لە ماڵ ئەماکە بەڵام تۆ چۆن بتانی ئەم مناڵە ما بسم شيء أم طاقيت كشت أم طاقيت كشت أم توانيت كشت أم بهره هنريت كشت أجل أم من الله لقطاب خانكي اهتمامي فيه بدري أجل لمالي شو اهتمامي فيه بدري ندريت أم من الله كاتك دو تابلو جواني كردو لما الله كي هل يواسي باوككاش يا دايككاش كتزوقي هنريو تزوقي أو كتو باسيكي كاريكي أورجينال لما الله كي هنريكي راستقيني هنرمنديكي كله إنك دوای ئەوەی تر تەزەوەقی ئەوە ئەکات لەڕێی مناڵەکەی خۆیە بالضبط پێویستمە ئەمە وەکو سەرەتاکەی باسم لە پەروەردەکێ دواتر ئەو حکومەت ئەبێ کار لەسەر ئەوە بکات چۆن ئێستا باز لە بەرهەمی دەرەکی ئەکرێ کاتێت بنمونە جوتیارەکانمانە بازەوەکەن ئێمە بەرهەمێکی ناخۆیمان هەیە پارەمان بۆ ناکا فڕێ ئەدرێ لەبەرەوەی ئەو بەرهەمی کە لە دەروێ زەریبەیەکی وای لەسەر نییە و لێرە ساغەکرێتەوە ئەگەر تۆ حکومەت کردی بە قانون ئەگەر کۆپیەکە تابلۆیەکە هەر شتێکی کاتێکە لە دەرەوە ئەهێنرێ یان لە ناو بازارە ئەفرۆشێ زەریبەیەکی وای بخاتە سەر کەسەکە نەتوانێ مەسەلەن بیفرۆشیان ئەو زەریبەیە بات یان ئەو باجەبات مەجبورە بێ مخاتەبەی هونەرمەندێکی کورد بکە داوا لە هونەرمەندێکی کورد کات کە لە ناو شوێنەکەی کە تابلۆی تێ ئەفرۆشیان بەتی ئیشی دەستی تا ئەفرۆشێ هی هونەرمەندێکی کورد بەکارێنەوە کوردێکی خۆمان بگەڕێ خەڵکەکەش ئیتر تەواو ئەکەوێتەوە حاڵەتی کە تۆ تەزەوەقی ئەوە بکە کارێکی هونەری کوردی لە ماڵەکەی مامۆستا سەرخێڵ ئەمە پرسیاری ئەوە لە جەنابتان بکەم ئێوە باسی حکوومەتتان کرد هەم وەکو لایەنە پەروەردەیەکە هەم وەکو چۆن نەیتوانی و سانسۆرێک لە سنوورەکان دروستکا بۆ بەرهەمە بیانیەکان کە چۆن دێنەناوە لە بەرامبەرماندا ئێمە ئێستا کۆمەڵێکی زۆر لە پرۆژە بازرگانیەکانمان هەیە و کۆمەڵێکی زۆر بازرگان بە شێوە جیاجیەکانیانەوە وەک پرۆژەکانیان وەک کەسایەتی خۆیان لە نێو شارەکانمان هەیە لایەن و پرۆژە بازرگانیە سربەستەکان تایبەتەکان ئەوان با بڵێن لەگەڵ هونەرە بەرامبەر بوونەوەیان چۆنە ئەوان تا چەندێک دەست پێشخەریان هەیە لە نێو پرۆژەکانیاندا ئەگەر بێت و بەرهەمێکی هونەری هەبێت یاخود بە هەمان شێوە سمبولێکی شارەکەیان وڵاتەکەیان هەبێت ئێوە چۆن بەرکەوتتان هەبوو لەگەڵەوە ڕاستی طبعا هەموو کارێکە بۆ ئاوەدانی بێ بۆین بێت ژێگەی دەستخۆشیە دڵنیاییەوە بەڵام بەداخەوە با نەڵین لە 100% بەس لە 90 بازرگانی ئێمە لە ڕۆ هونەریەکەوە باس ئەەکەم با نەک لە ڕۆ هونەریەکەوە با لە ڕۆ ئیداریەکەشەوە بڵین لە ڕۆ ئیدارەکەشەوە نازانم بۆ ئەو متمانەیە دروست نابێ بە توانایی ناوخۆ مەسەلەن هەموو شتەکان ئەمە کاڵێن حکومەت باز لە سیستەمە لە بەرەوەی دەگرێتەوە بۆ سەر ڕێساکەی کە حکومەت تۆ زەرورە کاتێککە بازرگانێک لەم شارەیە پرۆژێکی وە بەرهێنانەکات بینایەکە کارانیسە من لەگەڵ ڕێزمان لە 180 ئەو بازرگانانی کە لەم شاریان بڕۆ ناو ئۆفیسەکانیان تابلۆکی هونەری تیانابینی باشە کەمینەن ئەوانەی کە کەمینەن بەڵێ معنی من لەگەڵ ڕێزما بۆ کۆمەڵێکیان کە دامی کاری هونەری ئەکەن بەڵام زۆر کات دامکردنەکەش دەکەوێتە سەر بابەتی شخصی ناسیاوی تەکلیف ئەبێ هونەرمەند قورسایی خۆی بۆ بگەڕێتەوە ڕاستی قورسایی خۆی بۆ بگەڕێتەوە من نەچمە بەردەمی هەنی من لەگەڵ ڕێزما هەموو کەسێک ڕێزی تایبەتی خۆی هەیە بەس من نەچمە بەردەمی بازرگانە تەکلیفی لێ بکەم لێ پاڕێمەوە بۆی سپۆنسەری کارێکم کە نرخی هونەرەکە ئەبێ وای لێ بکەیە کاتێک کەسێک کە پرۆژێکی بازرگانی ئەکە تۆ حکومەت کردی بە سیستم بەسەریەوە ئەبێ لە سەتا ئەوەنی ئەو پارەی کە لەم پرۆژەیە سەرفی ئەەکەی داینی بۆ بابەتی کارکردنی هونەری بەڵام لەگەڵ یا هونەریەکە هونەرێکی ئۆرجیناڵی کوردی بێت هونەرێکی ناوخۆیی بێت ئەو کاتە
بازرگانەکەش و بەرهێنەکەش ئەکەوێتە ژێر ئەو قەراری کە تۆ ئەبێ تعامل لەگەڵ هونەرمەندێکی کووردا بکەی. هونەرمەندە کوردەکەژی تر ناکەوێتە ژێرباری ئەوەی من کاری هونەری ناکەم لەبەرەوەی نافرۆشتێ، لەبەرەوەی داهاتم نابێت لە ڕێگەیە، هەنی بەداخەوە ئێمە هونەرمەندی زۆر باشمانەیە، زۆر بە ئیمکانیەتمان هەیە، بەڵام لەبەرەوەی هونەرەکەی نایژێنێ، ناتوانێت لە ڕێی هونەرەکەیەوە بتوانێت ژیانی خۆی، ژیانی ماڵ و مناڵی پەنا بۆ کارێکی کەبە. باشە مەسەلەن هونەرمەندێ لەم شارە ئەچێت دوکاندانێ، ئەچێ بە نمونە کارێکی کە ئەکایان لە کۆمپانیا کارەکە، هەموو تاقە و توانە جوانەکەیەتی لەو کاریادای ئەنێ. لەبەر چی؟ لەبەرەوەی هونەرەکەی ناتوانێت داهاتێکی وای باتێ ئەم بڵێ من خەمم نییە ئەگەر ئیشێکی ژنەکەم لە ڕێی هونەرەکەم و ئەتوانم کە مەعەلعیلم لە وڵاتان حکوومەت دعمی ئەم هونەرمەندە ئەکا، گەلەری بۆ دروست ئەکا، شوێنی کارکردنی بۆ دروست ئەکا بەکرێکی زۆر ڕەمزی، لەگەڵیشە ئەو قانونانی کە من باسم کرد دایناوە کە بۆ بەرهێن و خەڵکی وڵاتەکە ئیجبارە لەسەرەوەی کە بەرهەمی ئەو هونەرمەندە بکڕێت. مامۆستا دەستەکان خۆش بێتەوان کۆمەڵە باسی زۆر گرنگ باسی کە هەم بۆ هونەرمەندان گرنگن، هەم بۆ هاوڵاتیان، هەمووشی بە هیواخواستنی ئەوەی کە ڕۆ باشتر بڕوە، نەک بە بابەتێکی نەگەتیڤ و ڕەشبینانە بێت. دەمێت بەشی کەمی کۆتایی پرۆگرامەکە بۆ ئەو دەرفەتە بخۆزمەوە کە بەڕێستان لێرن، بەدڵنیایی و شارەزای ڕەنگەکانن، هەندێک زانیاریمان پێ بڵێن لەنەو ماڵەکانماندا چۆن ڕەنگەکان ڕێکخەین و چۆن بتوانین سوود لەوە ببینین، بەتایبەت لە ئێستادا خەڵکی هەمووی سەرقاڵە، جەنجاڵە، کارەکانی هیلاکی دەکا، ماندووی دەکا، ئەو ڕەنگانی کە بۆ ئێستا گونجاون لە نێو ماڵەکاندا هەڵبژێردرێن ئینجا ئەگەر لە ڕەنگی دیوارەوە بێ، ڕەنگی با بڵێن بابەتەکانەوە بێ، حەزەکەم هەندێک زانیاری ئەوانەشمان پێ بڵێ. لە خزمەتام خۆی ئەوە بابەتێکە مەسەن پێشتر باسیەوەمان کرد لە هەندەسە زانیاری زۆری دەوێت هاوڕێ ئەندازیارەکانمان خۆیان لە ناو خوێندنەکەیانە دەرسێگەی تایبەتە بە هونەرەکانمان پێڵێن و ئەیانوێ ها ئەوەی خۆیان حەزەکەن بیکڕین. وەکو کەسەکە خۆی بەڵێ خۆی ڕەنگ بەڕاستی حەزی کەسەکە کەوتووە، هەنی بە نمونە پێت بڵێم سیرکە لەم وڵاتی زۆربەی وڵاتانی شەرق بۆ نمونە ڕەنگی ڕەش دانراوەڵێ ڕێنی ماتەمینیە. دەمویست ئەوە بپرسم، دەکرێت ڕەنگی ڕەش کەسێک هێور بکاتەوە کە لە کاتێکدا خۆی ڕەنگێکی ڕەشەی بەدڵنیایی لە هەندێک وڵاتان ڕەنگی سپی بۆ ڕەنگی ماتەمینی دانراوە تێگی. لەبەرەوە ڕەنگەکە کەسایەتێکە خۆی قەراری لە ماڵەکەیە چه ڕەنگێکی دیواری هەبێ مرتاحەبی مەسەلەن، بەڵام ئەمەش بە ڕێکخستن کەوتووە. لە بواری ڕەنگە هارمۆنی هەیە، کۆنتراست هەیە. هارمۆنی ئەوەیە کە تۆ کاتێک بۆ نمونە ماڵەکەت بە ڕەنگی ڕەساسی دیوارەکەت ڕەساسی ئەەکەی، ئەو ئەساسی کە لە ناویەتی ئەبێ مشتەقاتی ئەو ڕەنگە بێ، مەسەلەن قەنەفەکەت ڕەساسیی تۆخترە، فەرشەکەت کە دادخستووە ئەکی بە شینێک نزیکە لە ڕەساسیەوە، گۆشەکانت ڕەساسیی کاڵترە، ئەمە هارمۆنیەکەی. ئەگەر بیت و کۆنتراست بکەی بۆ نمونە کەسێکە دیوارێکی ڕەساسی داناوە لەگەڵ یەک قەنەفەی زرد دائنی، ئەمەش هەمووی بۆ خۆی جوانیکی هەیە، هەمووی دەگونجێ، بەڵام سەلیقەی کە سەلیقەی خۆی لە تابلۆشە ئێستا بۆ نمونە کەسێک کارێکی ئەبستراکتەکە لای خۆمان ئێستا بۆچی باسی پێشتر باسیەوەمان کرد بۆ خەڵکی ئەمە ناتوانێت تەزەوق بکە
لە وڵاتێکی و فەڕەنسا مەتحەفی لۆڤەری هەیە مناڵەکان هەر لە سەرەتاییەوە هوەریان پیشانەدرێت لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی هوەری پیشانێت تا ئەگاتەوە مەرحەلەی ئێستا ئەنێمە وەکو قسەیکی خۆش بیکەم خەڵکی ئێمە کاتێک هوەرێکی ئەبستراکتە بینەڵە شەڕەفشیلە شەڕەفشیلە نیە ئەگەر تۆ بە مەراحلەکانی هوەرە تێپەڕیبی زۆر بە جوانی تەزەوقی ئەوە ئەکەی کە بەس بە خۆشحاڵیەوە ئێستا لە وڵاتی ئەمەش ئەو تەزەوقە دروست بووە خەڵک بۆ ماڵەکانیان هەوڵ ئەیان مەسەرەن تابلۆ بکڕن و ئەو بابەتی ئیشی ئەبستراکت و ئەوە لە ماڵەکانیانە هەبێ لەبەرەوەی ئەوەی کە ئەیڵێم ڕنگ لەگەڵ ڕنگدانانە ئەمە ئیتر بۆ خۆی ئەبێ بزانی بیزەبت ینی لاوانەیە ئێستا بۆ تۆ ڕێنێکی کراسێکی سەوز و پانتۆڵێکی چوزانم سوور بۆ تۆ ئەوە بڤە بێت خۆت لای خۆت بۆ کەسێکی کە نا تەمەتوعی پێ بەخشێ کەواتە هەموو ئەم بابەتانەکێتەوە سەر حەزی کەسەکە بە تایبەت ماڵیش چکە تۆ جێگایەکە ناوانەیە لە سەتا هەشتای ژیانە لەناو جێگایە بەسەر ئەبی ضرورە حەزی خۆت بێ زۆر ڕاستە منیش بۆیە بشۆلەکە ماڵم هەڵبژات لە دوای هەموو جەنجاڵەکان ماڵ حەزی خۆت بێ دەستی ئێوە خۆش بساگیان زۆر سپاس من زۆر خۆشحاڵ بووم بەداخەوە کە کاتی پرۆگرامەکە ئەوەندە کەمە هەم نەماتوانین هەموو بابەتەکان باسکەین بەڵام کۆتایی کات و دەرفەت دەدەمە بەڕێستان ئەگەر شتێکە بێ من لە یادم کرد بێ یان گرنگ بوو بێ لەلاتان باسی بکەن ئێوە دەتوانن پێمان بڵێن لە کۆتایی پرۆگرامەکە. سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ و سپاس بۆ ئەوەی کە هەستان بەوەی کە ئێتیمان بن بە هونەر بەڕاستی دەستخۆشی بۆ کەناڵەکەی ئێوە و بۆ هەموو ڕاگەاندنەکانی تریش بەڵام ضرورە ئێمە ئەو خەلەلی کە باسمان کرد کە لە مەسەلەی تەزەوقی هونەری و ئەوەیە هەیە هەر پەیوەندی بە حکومەتەوە نییە وەکو باسم کرد پەیوەندی بە خوێندنمانەوە هەیە و پەیوەندی بە ڕاگەاندنەکانیشمانەوە هەیە بەڕێز لەبەرەوەی ڕاگەاندن ئێستا ئەچێتە هەموو ماڵێک و هەموو جێگایەک با ڕاگەاندنەکانمان تۆزێ لەوە دوورکەوینەوە هەر بابەتی سیاسی بابەتی نەخۆشی ئەمە هەوڵ بین لە ڕێی ڕاگەاندنەکانەوە چۆن وەکو ئەم بەرنامی بەڕێزێ هونەرمەندی زۆر باشەیە بیانهێنین ناو بەرنامەکانەوە و خەڵک وا لێ بکەین تەزەوقی هونەر بکات لەبەرەوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتەکەتان هیواخوازم ئەوەی کە وتی بێتمان سوودێکمان بە بینەر و بیسەری کەناڵەکەتان بەخشی بێت و خەڵکی ئێمە و ئەوانشی کە بەرپرسن لەو بابەتانی کە باسمون کرد بتوان هەوڵی چارەسەری بن. دەستەکانتان خۆش و زۆر سپاس مامۆستا سەرخێڵ خۆشحاڵم کە لە لامان بوون. بینەر و بیسەرە خۆشەویستەکانم هیوادارم وەکو مامۆستا سەرخێڵ باسی کرد جەنابێت کە هونەرمەندی شێوەکارن و کۆمەڵێک بەرهەمی هونەری جوانیان هەیە هەم لە ڕووی فکری کاتێک کە لەو توێژ و ئێمە بماوە کە مەشکە لەگەڵ هێنامانە خزمەت ئێوەی بەڕێز کە بە دڵنیاوی لە کاتەکانی دیکە کۆمەڵێک بیرۆکەی زۆر نایابتری باس کرد ئێمە پێش پرۆگرامەکە قسەمان سەر کرد. هیوادارم ئێوەش سوودتان لەوە وەرگرت بێ و هەم بۆ ئەو پەیامی کە دڵنیام پەیامی تەنها ئەمنێکی تەواوی هونەرمەندەکانە ئەویش ئەوەیە کە تاک چۆن خۆی پەروەردە بکات لەسەرەوەی کە چێژ لە هونەر وەربگرێ و دەست بکەینەوە بەوەی کە ئێمە لە نێو ماڵەکانی خۆماندا لە نێو ژیانی خۆماندا جارێکی دیکە پێداچوونەوەیەک بۆ خۆمان بکەین کە مەژنی ئەمە تەنها ڕێچاوی یاساکان و پەرلەمان و حکومەت و دەوڵەت پێویست کات لەم بابەتەیە دەست پێشخەری هەبێ ڕەنگە بۆ خودی هونەرمەندەکان بۆ ڕێکخستنی ژیان و ڕێکارەکانی ئەوان زۆر گرنگ بێت بەڵام بۆ من و تۆی تاک هیچ پێویستمان لەوانە نییە تەنها ئەوەندەی کە پێویستە ئەوەیە کە بیر لە خۆمان بکەینەوە هەڵ بدەین چاومان چێژێکی جوانتر و باشتری هەبێ هەڵ بدەین بیستنەکانمان تایبەتتر بکەین و بتوانێت لەگەڵ هونەردا مامەڵە بکەین و هەروەها لە یادی نەکەین کە منداڵەکانمان زۆر گرنگە لە سەرەتاوە کە ڕەنگەکانیان پێ ئاشنا بکەین تەنانەت ئەوانەی کە ناشتوانن ببینن ڕەنگەکان ببینن کە خاوەن پێداویستی تایبەتن
تەنانەت ئەوانیش پێویستیان بەوەیە بە تەواوەتی گزارشتی ئەویان بۆ بکەین ڕەنگەکان چین لە ژیانمان ناچین وی وادارم هەموو سەلامت تەندروست بن ژیانتان پڕ ئاشتی و خۆشی بێت تا بەرنامەیەکی دیکە دێم وڵاتان شاد و بەختەوەر بن جارێکتر سپاس بۆ مەسەڵ سپاس بۆ ئێوەش دەستان